ئایا تا ئێستا داوان لە پارێزەرەکەت کردو کە ببێ بە مسلمان؟ مرۆڤێکی زۆر باش دیارە شایانی ئەوەیە ببێ بە مسلمان. داوام لێ نەکردو، بەڵام تەبەن ئێمە 17 ساڵە پێکەوەین و بە تایبەتی لە ساڵانی یەکەما ئەو هەموو کێشانە لەسەر ئێڕهابی ئیسلامی هەبوو، لەسەر منیش هەبوو. زۆر جاردا ئەنیشتین تەبەن باسی ئیسلامان بە تەفسیلتر ئەکرد و بە حکمیەوەی کە ئەهاتە ماڵەوە زیاتر کاتەکانمان مەسن قسەکانمان دەربارەی ئیسلام بەگشتی ئەکرد و هەروەها لە مەسلەی سووتاندنی قورئانەکە و ئیهانەکردنی کە ئەو تاغوتە کوردیانە کردیان زۆرتر مەجال زۆرتر بوو لەسەر قورئان، چکە ئەو زۆرتری پرسی دەربارەی قورئان کە بۆچی ئایا قورئان بە کتێبێکی عادی تەماشا ناکرێ. قەدەرەن جارێک کە ئەو پرسیاری کرد قورئانەکەم لەلا بوو، ئیمزای 4 وەزارەتی 4 وڵاتی پێوە بوو کە موافق بوون لەسەری وتم ئاخرێمە ئەبێ ئاوە وڵاتان هەموو موافقە بن، دەوڵەتان بەڕەسمی ئەنجا قورئان چاپەکرێ و هەر نوسخەیەکیشە بێ لەبەر 3-4 حافظ قورئان. جا ئەو سبحان الله یەکێکیان 7 حافظ قورئان مراجعەیان کردبوو کە بێ لەبەر ئەوانە بخوێنرێتەوە. ئەوانە تەبەن دیار بوو کە تەسیریە کرد لەوەی کە ئینجیل مقارنەکە بە قورئان بەراورد ناکردن پێکەوە، تەبەن بە تەکید فەرقیان زۆر هەبوو پێکەوە.